لە دوای 17 ڕۆژی تەواوی کارکردن نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە هەڵەبجە تەواو کرا کە لەلایەن 3 سەرمایەداری شاری هەڵەبجە و خێرخوازانەوە دروست کرا. بڕیارە ئەمڕۆ لە 100% کارەکانی نەخۆشخانەکە تەواو بکرێت و دواتر بە فەرمی ڕادستی تەندروستی شارەکە بکرێت. خۆشبەختانە ئەتوانم بڵم کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی کارکردنمانە وەکو تەواوبوونی هەیکەل وەکو تەواوبوونی فینیشین وەکو لاندسکەیپ وەکو حەوشە و سیاج و ئەوانەی کە ئێستا لە بەرچاوی بەڕێستان ئەیبینن. پرۆژەکە ئێستا توانم قسەی بڵم بە پێ و دەرخستەی حازرمان کردو بەڵێ لە نزیکەی لە 100% تەواو بوو. ئەمما لە 100% کەی تەواوە بێ ئەو لەحزەیە کە لیژنەی ئیستیلامی پرۆژەکە بە ئێماڵێ هیچ کێشەیەکی نەما وەکو ئەو نەخشە و دەرخستانی کە حازر کراوە پرۆژەکە تەواو بوو. لە ماوەی ڕابردوودا وەزیری تەندروستی حکوومەت هێرێم لە وەڵامی پرسیارێکی پەیامدا ڕایگەیاند هەموو هەوڵێک دەخەنە گاڕتا بە زووترین کات ئامێرەکانی پشکنین و چارەسەرکردنی توشبووان بۆ پارێزگای هەڵەبجە دابین بکەن. بەڵام بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە سەرڕای بەگرنگ ناوبردنی تەواوبوونی نەخۆشخانەکە نەبوونی بەشێک لە ئامێرە پزیشکەکان بە بربەستێکی گەورەی بەردەم نەخۆشخانەی کۆرۆنا لە هەڵەبجە دەزانێت. ئەوەی کە گرنگە ئەم نەخۆشخانەیە بۆ ئێستا کۆڵەکەیەکی زۆر بەهێز دەبێت بۆ ژێرخانی تەندروستی شارەکە کە لە ئێستادا خۆتان نەزانن ئێمە 90 توشبوومان هەیە لە ئەگەری هەڵکشانی کێرفی توشبووەکاندا ئێمە پێویستەکە پلانی بی بەکاربێنین کە هیوادارم ئەم نەخۆشخانەیە لەگەڵ کڕینی ئامێرەکانیا کە هەرچەندە ئێستا بەدەر لەوەی کە پارە هەیە بەڵام ئامێرەکان دەست ناکەون. نەخۆشخانەکە 64 قەرەوێڵەیە و تایبەتە بە نەخۆشیە گوازراوەکان لە ئێستادا تەرخان دەکرێت بۆ چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا. بەپێی ئامارەکانیش لە ئێستادا 90 توشبووی ڤایرۆسەکە لە سنووری پارێزگاکە تۆمار کراوە. لە ماوەی ڕابردووشدا بۆی نەبوونی ئامێرەکانی پشکنین لە هەڵەبجە توشبووەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی دەستنیشان دەکران و هەر لەسەر و پارێزگایەش هەژمار دەکران. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.